نزیکەی 2 هەفتەیە جەنجی نێوان حەماس لەگەڵ ئیسرائیل بەردەوامە. ناوەش بارگەکانی ئەمریکا لە عێراق دەکرێنە ئامانج. ئایا ئەوانەی ناوی خۆیان ناوە بەرەی مقاومە تا چەند بەشدار دەبن لەم جەنگەدا و کاریگەریەکانی ئەم شەڕە لەسەر عێراق بە تایبەتیش چی دەبێت؟ لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر دلاوەر علادین سەرۆکی دامەزراوەی مێری لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. دکتۆر شەوتان باش، ببوورە کەمێک تەئەخیر بووین، هیوادارم سینگتان فراوان بێت، میوانەکەمان بیانی بوو لە وڵاتی ئوردنەوە هات بوو بۆی ئەومان زووتر داخل کرد. دکتۆر بابێن لەسەر بابەتەکە، ئەوانەی ناوی خۆیان ناوە بەرەی مقاومە باشە، بۆ منە ئەو میلیشیانەی کە لە عێراقیشان لە وڵاتی تریشان تا چەند ئەمانە دەخزێنە نێو جەنگەکەوە؟ بۆرە ئاخر دوڕستە دووبارە بکە زەحمەنەوی باش. گوتم ئەوانەی کە ناوی خۆیان ناوە بەرەی مقاومە، ئەو میلیشیانێک چ لە عێراقن چ لە سووریان چ لە شوێنەکانی ترن، تا چەند تێوە دەگلێن لەم شەڕەوە، دەچنە نێو ئەم شەڕەوە؟ ئەو گروپە چەکدارانە بێساحب نین، بێسەرۆک نین، سەرکردەی سیاسی و عسکەریان هەیە. باڵێ واتە بڕیارەکانیان لەدەست تاکە کەس و گروپی بچووک نییە و بەڕەڵا نین. هەر وەختێک کە بڕیاری سیاسی و عسکەری لە ئاستی لوتکەیانەوە بڕیاردرا بە هەماهەنگی لەگەر هەموو ئەو تۆڕی هێزە چەکدارانی تری کە هەمویان بەخۆیان دەڵێن مقاومە، وەختێک کە ئەو بڕیارە لە مرکزیەتیانەوە درا، ئەو وەختە دەتوانین حساب بۆ هەڵوێستەکانیان بکەین و ئەو وەختە ئەگەر هات و هەمویان بە دەستە جەمعی هاتنە ناو بەرەی شەڕەکان و یان ململانەکان، ئەو وەختە معناوێ ئەعلانی لایەنگیریتیان کردووە. بەڵام ئەوەی ئێستا دەقەومێ لێرە و لەوێ دیاردەی یان گەیاندنی پەیام و شتیەوە هایە، بەڵام لەوە ناچێ ئێستا بۆ خۆیان بەڕاستەوخۆ چوو بنە ناو هیچ لەو ململانەیانەوە. جا تاکە کەس یان گروپی بچووک لێرە و لەوێ کە هەرچی بڵێن حسابێکی جددی گەوریان بۆ ناکرێ، بۆیش ئەمریکا و وڵاتانی تری کە ترسیان لەو هەڕەشانە هەیە، ترسیان لە تەشەنە سندنی ئەو بار و ئەو هێرشە درۆنی و ئاسمانیان هەیە، جارە نیگەران نینە بەو دەرەجەیە، چونکە دەزانن ئەو بڕیارە سیاسیە مەرکەزیانەی کە ئەوانە ملکەچن بۆی هێشتا نەگەیشتونە ئەوەی کە دەست بە لێدان و شەڕ بکەن. زۆر باشە. تۆ چۆن ئەبینی؟ هیچ بڕیارێکە دەن یان ئەوە تا ئەو جەنگە ئەوەستێ و ئیدی لە نێوان حەماس و ئیسرائیل لەمێنێتەوە؟ پرسیارەکەت پێیوەستە بە دوولایەن، لایەنێکیان پێیوەستە بە شەڕەکەی کە ئێستا لە ئارادایە و ئایا مەودای تەشەنەکردنی چەندە. دیوەکەی تری پرسیارەکە باسی ئەو فەسائل و ئەو گروپانە دەکەی کە لە ناو عێراقدا ئاکتیڤن، چونکە هەردووشی پێکەوە بەستراونەتەوە. جا ئەگەر پرسیاری جەنابەدەوەیە ئایا شەڕی ئیسرائیل و غەزە تەشەنە دەکەیاننا، بێگومان هەتا ئێستا ئیرادەیەکی نێودەوڵەتی هەبووە و ئیقلیمیش هەبووە کە نەهێڵن تەشەنە بکات، چونکە لە بەرژەوەندی کەسدا نییە. بەڵام لە هەمان کاتیشدا زۆر محەتە هەیە، زۆر پەڕینەوەی هێڵی سوور هەیە کەوا ڕەنگە لە دەست دەربچێت. دەستپێکردنی شەڕ شتێکە و کۆتایی پێهێنانی شتێکی ترە. ئەو ناوچەیە کە پڕێتی لە هەموو فاکتەرەکان پاڵدەرەکانی شەڕ و گەشەسەندنی شەڕ با ئەوەندە زۆرن کە زۆر جار لە دەست ئیرادەی نێودەوڵەتی و ئیقلیمیشدا دەربچێت. جا ئێستا ڕەوتی ڕووداوەکان بە ئیتیجاهێک دەڕۆن، ئەگەر پێداگیری نەبێ و دام بە خۆداگرتن نەبێ لەلایەن هەموو ئەوانەی کە پەیوەندیدارن، قابلی ئەوەیە تەشەنە بکە. بۆ نمونە ئەگەر بێت و ئیسرائیل تەدەخل بکا و بستە ناو غەزە و بەحقیقەت داگیری بکە لە مەودای کورددا، ڕەنگە ئەمە زەنجێکی زۆر خەتەرناکە بۆ هێزانی تری کە هاوپەیمان و کە لەوە دەترسن خۆیان تووشێ و شەڕە بنێت، لەوان حیزبوڵایە. و لە هەمان کاتیشدا هێرشێکی گشتگیر بۆ سەر غەزە، بۆ سەر 2.5 ملیۆن کەس لە شاوێکی گەورەی پەناهەندە دروست دەکە
کەوا هێزەکانی ئەو منطقەیە ئامادەنین استیعابی بکەن. جا بۆیە لە زۆر لاوە سۆزی خەڵک لە کوڵاندایە عاتفی خەڵکانی ئەو ناوچەیە بە تایبەتی جا ئەوەی کە بەخۆی دەڵێ لەبەر قەزی عەرەبیە فەڵەستینیە یان قەزی موسڵمانە هەندێکیان بە شەڕی ڕەش و سپی دەیبینن وەکو بینی موسڵمان و جوولەکە دەیبینن. جا بۆیە دوور نییە ئەوانە هەمووی ببن بە هاندەر و ببنە سوتەمەنی بۆەوەی کە تەشەنە بکە. جا ئەگەری تەشەنەکردن لە ئارادایە کەس ناتوانانی برێ نییە، بەڵام هەتا ئێستا ئیرادەیەکی ئەقلیمی و نێودەوڵەتی هەیە کە ڕێگە نەدەن لە دەست دەبچێت. باش هۆکاری بامانزگرتنی بنکەی سەربازانی ئەمریکا و هاپیمانە لە عێراق هۆکارەکەی چیە؟ هەر پەیوەندی بەم شەڕەوە هەیە و ئەمە کاریگەری لەسەر عێراق نابێ؟ خۆی هۆکاریان پێویست نییە، ئەوان پێشتر کردویانە و دەشیکەن لە ئایندەشدا و پێویستیشان بە هۆکار نییە، چونکە مەبەستیانە زەخت لەسەر ئەمریکا بەردەوام بێ. بەڵام ئایا مەبەستیان لەو هێرشە ئاسمانیانەی لەو کات و ساتەدا چییە؟ دیارەکە پەیامی تێدایە و ڕاستەوخۆش پەیوەندی بە شەڕی ئیسرائیل و غەزا هەیە و بگرە ڕاستەوخۆ پەیوەندی بەو ئەگەرە هەیە، بەو هەڕەشەیە هەیە کە ئەگەر هات و هێزەکانی تری لایەنگیر بە غەزا، هێزەکانی تری لایەنگیر بە فەسائیل کەوتنە شەڕەوە، ئایا مووقفی ئەمریکی چ دەبێ؟ جا پەیامی ڕەنگە تێدایە بۆ ئەوەی کە بەبیر هێنانەوەیەکە بۆ ئەمریکا کە ئەگەر هات و شەڕ تەشەنەی کرد و تەقیەوە لە ئاستی ئیسرائیل و غەزە دەرچوو، ئەمریکا دەمێکە بڕیاری داوە کەوا لایەنگیر دەبێ و پشگیری ئیسرائیل دەکا و ئامادەشە ئەگەر بێت و لە دەوروبەردا بۆ نمونە لە جنوبی لوبنان و حزبوڵڵا بێنە ناو شەڕەوە، ڕەنگە ئەمریکا چاودێر نەبێت، چونکە خەتەری هێرشی حزبوڵڵا بۆ سەر ئیسرائیل چارە نووساز دەبێ بۆ ئیسرائیل. ئەمریکا و خەتەرە بە گەورە دەبینی، بۆیە لە خۆی ڕادەبینی کە بڵێ دەبین بەتەرەف. ئەگەر بووم بەتەرەف ئەو هێرشە ئاسمانیانەی ناو عێراق بەبیر هێنانەوەیە کە ئەوان لێرە معەڕەزن کە لێرە دەکرێت هێرشیان بکرێتە سەر، بۆیە دەبێ ئەمریکا دام بەخۆی دابگری و ڕێگە بەو شتە نەدا. جا ئەو پەیامانە بێگومان بەو لایەنە عەسکەری کە دەگەیەندرێن ڕەنگە شتی تریشیان لەگەرە و هۆکاری تریشیان لە پشتە. زۆر باشە دکتۆر، دەبینین لە ناوچەکەدا زۆر شت دەگوزەرێ. باشە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێیە؟ بۆ نموناوە حەماس و ئیسرائیل لە جەنگدان، باشە ئەرمینیا و ئازەربایجان بینیمان چ لە نێوانیانە هەیە. عێراق بە هۆی پاڵپشتەکانی ئێرانەوە پەیوەندیەکانی لەسەر سنوور کێشەی لەگەڵ کوێیت هەیە. ئەبینین لە ڕۆژئاوا مابوواتە سووریا و تورکیا ئەبینین چی دەگوزارێت. لێرە شەڕی تورکیا و پەکەکە هەیە. ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێیە؟ ئەو شەڕانە یان ئەو توندوتیژی و ململانە و گرژیانەی کە دەیانبینی دیاردەی مەرحەلەی ئیمڕۆنە، مەرحەلەی عەسرن. لە سەردەمێک دەژین کە ئەمریکا لەو مەنتەقەیەک شاوەتەوە ئەولەویاتی تری هەیە لە شوێنی تر، ڕێکەوتنێک و متمانەیەک نییە لە نێوان ئەو هێزانەی کە لەو مەنتەقەیەنە و بۆشایەکە پڕ دەکەنەوە. هێزی ئیقلیمی لێرە خەریکی کێشمەکێش بڵێن کێبڕکەن لەسەر مەناتقی نفوز و دەسەڵات و ئەو ناوچەیە کە بۆتە ئەو مەسرحە ئەو ململانیانە بەو گرژیانە نیشانەکانی بەدەردەکەون. ئەو گرژانەی جەنابش باسییان دەکەی ئەوانە جارە بەردەوام دەبن، هەندێکیان کەب دەبێ و ئیتر سەر هەڵەدا دیاردەی ئەو مەرحەلەیە کە هێشتا ئێمە یەکلا نەبووینەوە لەوەی باڵەنسێکی هێز لەو منتەقەیە دروست ببی، استقراری لێ پەیدا ببی و هێزەکانی ناوچەکەش بپڕژێنە سەر بنیادنان و استقراری اقتصادی. ئەوەی کە دەیبینین لەو دیاردەیە کە باسی دەکەین، پێشی 10 ساڵ 20 ساڵ شەڕی سەرتاسەری هەبوو، بەهاری عەرەبی هەبوو. ئێستا فترەی یەکخستنەوەی دووبارە ڕێخستنەوەی هێزەکانی ئەو منتەقەیە، بەڵام ئایندە بەرەو کوێ دەچێت پێشبینی لێکردنی زەحمەتە، چونکە ئەو هێزانە هێزە ئیقلیمیەکانی وەکو تورکیا، ئێران، ئیسرائیل، سعودی ئەوانە هێشتا نەگەیشتونە ئەو حاڵەتەی هەبوو بۆیان دەربکەوێت کە قۆناغی داهاتوو دەبێ قۆناغی سەقامگیری و ئاشتەوایی بێ، بنیاددان و اقتصاد بێ، هەمویان نەگەیشتینە ئەو قەناعەتە، بۆیە ئەو شەڕ و پێکدادانە بەردەوام دەبن. بەڵام ئەو شەڕی ئێستا ئێمە دەیبینین ئەگەر کورت بێ، ئەگەر درێژ بێ، ئەگەر بچووک بێ، ئەگەر تەشەنە بکە، عاسفەیەکە و تێدەپەڕێ.
مهم ئەوەیە خۆراگر بی چاودێر بی نەبی بەتەرەف و ئەجنا ئەو حالەتی ئێستا تێداینە چەند بتەقێتەوە چەند گەورە ببی هەروەکو عاسیفەیەکە تێدەپەڕێ تێپەڕینەکەش دەبێت بەرچاومان بێ مەرحەلەی دواتر دەبێت زیاتر زەمانەتی وەکەی بە زیندوی لێ دەرچی بۆیە ئایندەی شەرقی ئەوسەد زۆر جیاواز نابێت لە ئێستایدا وانەبی بڵین شلەقانێک لە بارودۆخ ڕووبداکەوە ئەو منطقەیە نەناسیەوە بەس دەبێت لە بیر نەچی ئەو لایەنانەی کە بە دیوی عسکەری یان بە ئوسلوبی عسکەری دانەوێت پەیامی سیاسی بگەینن بەردەوام دەبن لەو ڕەوتە هەتا خۆیان تێدا زەرمەند دەبن بۆ نمونە تطبیع علاقە لە بینی وڵاتە خەلیجیەکان لەگەر ئیسرائیل خەریک بوو مبادرەکانی لە دەست فەڵەستین و لە دەست عەرەب وڵاتەکانی تر و سووریا و ئێران و ئانە دەردێنا گەیشتە ئەو قۆناغەی کە بوو بە مەترسی بۆ خودی حەماسیش کە دەست پێشکەری شەڕ بوو و بۆ خودی هێزەکانی وەکو ئێران و رووسیا و ئەوانی تر بۆیە لەو حاڵەتەدا ئەو شەڕە وەختەکەی و تەوقیتەکەی بۆ ئەوە بوو تەواوی ئەو پلانانە تێک بدا و تێکشیدا بەڵام تێکدانەکەی سەرتاسەری نییە موقەتە کە عاسیفەکە تێپەڕی ئەو اتفاقانە دێنەوە مەیدان ئەو تەطبیعی بینی خەلیج لەگەر ئیسرائیل دێتەوە مەیدان بەڵام ئێستا لە ڕووی ئەخلاقی لە ڕووی سیاسی لە ڕووی جەماوەریەوە زۆر زەحمەت بووە کە ئەو کێشەی ئێستا بڵین ئەو تەطبیعە ئەولەوێتی پێ بدرێ هەڵدەواسرێ بۆیە ئەمە بە فترەیەکی عاسفتا تێپەڕین بەس دوایی دەبی منتەقەکە بێتەوە جێی جارانی و حالەتێکی نوێ دروست ببی ئەولەویاتی هەمووان بگۆڕێ باستەوە دەکرێت کە باستە سیناریوی جیاواز دەکرێت بۆ نمونە باستەوە دەکرێت کە هەواڵگری رووسیا دەستی لەم جەنگەدا هەیە پێتان وایە ئەمە ڕاست بێ یەک لەو هۆکارانەوەی جەنابەت باس کرد ئەو تەطبیعی هەیە کە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان وڵاتانی عەرەب لەگەڵ ئیسرائیل بۆی ئەوە تێک بچێ و لە لایەش کەش و ئەمریکاش بێتەوە بگرێتن لەم جەنگەوە دەبێت جیاوازی بکەین لە بینی ئەوەی کە یەکێک شەڕ دەست پێ دەکا و تووشی شەڕ دەبی و بەردەوامی دەکا و یەکێکیش کە سوودمەند دەبێت لە شەڕ ئەو دوو جیاوازن ناکرێمە بە نەزەرەی موامەرە سەیری هەموو ڕووداوێک بکەین رووسیا لەو حاڵەتەدا نییە شەڕێک دەست پێ بکە و بەهاندانی رووسیا حەماس ئەو منتەقەیە تووشی شەڕێکی وا بکە وڵاتانی تریش بێنە ناوی بەڵام کە شەڕ قەومە بەڵێ خەڵکانێکی جیاواز مستەفیدن ڕەنگە هانی بدەن ڕەنگە ئاگرەکە خۆش بکەن ئەمە دوو بابەتی جیاوازن بۆیە ڕێگەی ناچێتێ کەەوە یاریەکی مخابەراتی سڕفی رووسی بێ و ئەو شەڕی دەست پێ کردبێ ئەمەیان زۆر قورسە زۆر گران دەوەستێ لەسەر خودی رووسیاش و منتەقەکەش ئەو شەڕەش هەڵگیرسانی ئەو شەڕە و بەردەوامبوونی زۆر زیاتری تێدەچێلەوەی کە لایەنێکی بڵێن هێزێکی جیهانی بێ ئەو شتە بکە زەمانێک هەبوو سەردەمی سۆڤێت و ئەمریکا کە دنیا لە دوو جەمسەرگیری بوو یەکێکیان موامەرەی دەکرد و شەڕی بەرپا دەکرد لە شوێنان و بە فعلیش بەعزە شەڕ هەبوو پلانی بۆ دادەنرا و جێبەجێ دەکرا لەلایەن بەنیابەتەوە لەلایەن وڵاتانی بچووک بەڵام موامەرەکان یان دەست پێشکەریەکان لە پایتەختە گەورەکان بوون بەڵام ئەو زەمانە نەماوە چونکە ئەو ئالێتی ئەو منتەقەیە گۆڕاوە معقەد بە رووسیاش لەو حالەتە دانیە بتوانی فەرمانێک دەرکا و شەڕێک لە شوێنێکی ئەوە حساس لە دژی دەوڵەتێک بەرپا بکە کە خۆی ئیسرائیل لەگەر رووسیا و کێشانەی نییە کێشەی استراتیجی نییە وەکو ئەمریکا نییە ئیسرائیل و رووسیا لە دوو بەرەی جیاوازدا نین بۆیە ڕێگەی ناچێتێک کە بڵێن ئەمە موامەرەیەکی رووسیە و دەستپێشکەری رووسیا ئەمە زەحمەتە تەحمل قبوڵی بڵێن تەسەوەر بکرێت باش تەوقیتی ئەم جەنگە دروست بوو بۆ نمونە لەلایەکە بینی وڵاتانی عەرەبی پەیوەندیەکانی خۆیان ئاسایی ئەکەنەوە لەگەڵ ئیسرائیل چۆن ببورە دووبارێکەوە گوتم تەوقیتەکەی دروست بوو هی جەنگەکە لەبەر ئەوەی وڵاتانی عەرەبی پەیوەندیەکانی خۆیان و ئاسایی دەکەنەوە لەگەڵ ئیسرائیل بە تایبەتیش سعودی و ئیمارات خۆی بێگومان تەوقیتەکەی پەیوەست بوو بە زروفە دەرەچێکە دەستپێشکەری و سەرهەڵدانی شەڕ پەیوەست بوو بە زروفی ناو غەزا ئەو بارە ناخۆشەی کە خەڵک تێدا بە ئەو حیسارەتیا بوو ئەو حکومەتە توندڕەوەی کە ئیدارەی غەزەی دەکرد ئەوانە داخلیەکان ئەمە بۆ سەرهەڵدانی شەڕ بوو بەڵام تەوقیتەکەی بۆ لە ئێستا بوو زووتریان درەنگتر نەبوو پەیوەستە بە ئاشکرا دیار ینی مەرجیە 100% وابێ بەڵام پێدەچی کە وابێ لەبەرەوەی وردە
بإسرائيل تواني خليج وعربكاني أو منطقة تناند بأردن ومصر وأواني تريشو بقر الراب كيش بوخوي كوا مبادري بلين فلسطيني شو مبادري آشتواي لو منطقة لدسخوي بقره لويش قرنتر تحالفك هاوبيماني عسكري شاراوه هي لنيوان إسرائيل ولاتاني خليج بو يكتر باراستن أو شتيك أمريكا نيتواني وبيشكش بخليج بكا اوان جانبي عسكري شي تدابو جانبي ابوري تيابو جانبي سياسي وكمالاتي تيابو قشي شي زور خيراي كر لنا كاو چندين ولاتي خليج بون هاد نصر او شانويا بلام سعوديه بابلين كوسبا هر غوركبو يعني قناغه هر غوركبو كسعوديش هات ميدان ولا نيويورك يعني كراون برنس هن ولي عهدي سعوديش هات باشكرا وبزاقي قوتي بلا تطبيع وايل يكرك نشاني دا كما مسلكاته وخراج رددا اما وايكرك حماس بوي دربكه كمبادره لدس او درجه ودكوت دست ضفي غربي ودست فتح بابلين حكومه اداري فلسطيني وايران واواني ترج بوان دركوت كوا او تطبيعه لحسابي اوان دبه اما بيج قالوا كرنغا ولا تاني ترج لو منطقه لقر هي زكاني ولائي وفصائل وانش بوان دركوت ك تدا زرر من دبن بويا جيشتنا حالتك رنگ توقيتكاني بيوس بو ظروف درجه وبيوس بو تطبيعه بجموجولكاني اسرائيل لقر عرب ولقر او لبير كردني قضيه فلسطيني يجبو لو منطقيات اولويات همو تشوبو ولاتاني تر او وقت كقضيه فلسطيني لبير بكره معناه او بلان انا هابوا لدو دوله لدابساني دوله فلسطين لا بدا سناني ما في روايب لين خلشي فلسطين او انا همي وردور دشونا بناو بلين باسيان ليونا دكراو اسرائيليش بزوم ولا استيطانو بلين لا قشبيداني ناوچكاني كتشاني تدادك زور باشا دكتور دواين برسيارم زور جار كهر رو دايك رو دادات بونو ندي بسنو با حرمي كردستانوا دلين كور چون دەتوانێت ئەم دۆخە گرگرتووە لە بەرژەوەندی خۆیان بقۆزێتەوە جا هەر لە شوێنێک بێت ئەم جەنگە هیچ پەیوەندێکی بە هەرێمی کوردستانەوە هەیە و هەرێمی کوردستان دەتوانێت کارێک بکات بۆ لە بەرژەوەندیەوە بێت ئەو جەنگە ڕاستەخۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە باشترین شتی کوردستانیش بیکە هەموو پارچەکانی کوردستان بیکەنەوەیە نەبن بە تەرەف چونکە دەبن بە قوربانی ئەولەویەتیان دەبێ خۆپاراستن بی لە هەڕەشەی ئەو جەنگە کە وەک ئاشێک ڕەنگە کۆمەڵانی بە تایبەتی هێزە بچووکا بهاڕێ بەڵام بۆ دەرفەت بەڵێ دەرفەت دێنی بەڵام یەکێک دەتوانانی دەرفەت قۆزێتەوە کە ناوماڵی تەواو بێ هێزی هەناوی بەقوت بێ کە وەسعی تەواو بێ لە ڕووی سیاسی اجتماعی لە ڕووی اقتصادی لە ڕووی عسکەری ئەوە ئێمە نین ئێستا دەتوانی بڵێ جاران پێشی 10 ساڵ دەکرا بگوترێ ئایا کورد چۆن دەرفەتی گەورەی هەژانی ئەو منطقەیە بقۆزێتەوە و بەفعلیش لە پێچی مێژووی مهمدا کورد کە یەکگرتوو بوو لە 91ەوە بگرێت دەرفەتی زۆر گەورەی قۆستەوە لە عێراق و لە ناوچەکە بەڵام ئێستا حالەتی ئێمە لە هەرێمدا و حالەتی کورد لە وڵاتانی تردا لەو حالەتەدا نییە بڵێ دەرفەتی گەورە دروست بکایان بیقۆزێتەوە مەگەر شلەقانێک شەژانێک و هەڵتەکانێکی ئەوەندە گەورە ڕووبدا لەو منطقەیە زلهێزەکان و هێزی ئەقلیمیەکان خۆیان دەرفەت دروست بکەن و بکەوتە بەردەمی لایەنی کوردی جا بۆیە ئەگەر بێت و ڕاستی دەوێت ڕاستپاردەی باشمان هەبێ بۆ لایەنە کوردی جیاوازەکان ئەوەیە لە ئێستادا خۆیان پارێزن لایەنگیر نەبن لە شەڕێکی کەوە ئێمە تێدا بەرژەوەندیمان نییە زۆر باش لەویش مهمتر لە هەناوەوە خۆت بەقوت کە یەکگرتووبی پەیامی حزبی و سیاسی و کۆمەڵاتی و هەموو شتێکیان یەک خیتابی بێ و یەکگرتوو بێ ئەلەو حالەتە توانین دەست پێشکەربی دەرفەت قۆزیەوە گەر دەرفەت کەمیش بوو دروستی بکەی زیادی کەی خۆشت بگونجێنی لەگەر ئەو هێزە براوانەی کە لەو گۆڕەپانەدا دواتر نەخشەی سیاسی ڕەسم دەکەن زۆر باشە ئێستا لەو حالەتەدا ئێمە باشتر شت بیکەی خۆمان لە هەڕەشە پارێزین چونکە توانای دەرفەت قۆستنەوەمان لاواز بۆ بە بەراورد دەگەت جاران سپاس بۆ دکتۆر دلاور علادین سەرۆکی دامەزراوەی مێری کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی